ئایا قەت و پرسیارە لا دروست نەبووە ئەگەر تۆوی خواردنەکان لە جیهانە نەمێنێ هەو شێوەکەیمان لەکوێ دەستکەوێ؟ بەڵێ هەروەکوی بینن ئێرە گەورەترین سەنتەری کۆکردنەوەی تۆوی خواردنەکانە لە جیهانە، گلۆبال سنتەر لە سڤالبارد. پلەی سەرما لەناو ئەم سنتەرە بە بەردەوامی 18 ژێر سفرە. ئەگەر کارەبای هەموو جیهانیش ببڕێت، ئێرە بەهۆی سەرماکەیەوە لە 5 ژێر سفر نایەتە خوارتر بۆ ئەوەی تۆوەکان تێک نەچن. خەزێنەی تۆوەکان شوێنێکی زۆر گرنگە بۆ ئێمەی مرۆڤ لە جیهاندا. لەم خەزێنەیەدا جێگەی 4.5 ملیۆن تۆ ئەبێتەوە. لە ئێستادا ملیۆنێک و 145,693 تۆوی جیاواز هەیە لەم خەزێنێدا کە هینی 80 وڵاتی جیاوازە لە جیهانە. ئەم خەزێنەیە لە ساڵی 2008 دروستکرا لە نزیک فڕۆکەخانەی سڤالبارد بۆ ئەوەی کاتێک تۆوی تازەیان هێنا لە وڵاتانی ترەوە بۆ ئەم خەزێنەیە کە بتوانن بە کورتترین ماوە و بە باشترین شێوە بیگەێنە خەزێنەکە. کاتێک تۆوەکان گەشت نام خەزێنەیە ئەوە ئەخرێنە سنووقی تایبەتەوە و شوێنێکی دیاریکراو لە خەزێنەکەدا و لە سیستەمی ئەم خەزێنەیەدا تۆمارەکرێن بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بدۆزرێنەوە لە کاتێکی پێویستدا.